بەرەبەیانی ئەمڕۆ تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ ماوەی 5 سەعات زۆر بەسڕی تۆپبارانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانیان کرد لە سنووری باڵەکایەتی بەهۆیشەوە هاوڵاتیەک بریندار بوو زیانی زۆری ماڵیش بەرگ و نشینان و کۆچەریان و جوتیارانی ئەو ناوچەیە کەوت. ئەمڕۆ سەر لە بەیانی تۆپخانەکانی ئێران زارەشی بردومانی گوندە ژۆر و دەوروبەرەکەی کرد وە تۆپخانەکان بزەبت لە ناو ماڵانێدا لە ناو مەڕووماڵاتیدا لە ناو ساحیب شینایەتیانیدا چەندین خەڵک زەرری پێکەوتووە. گوندانە هەمووی بەروەچۆل بوونە بەڕاستی خەڵکەشی زۆر ئەڵانەکە ئەوە بە خۆتانە بینە جەماعەتی زۆر لێرانەیە هەموو سەرژێری بی تۆ دێتە خوارێ بە مەڕ و ماڵاتەوە خوش قبڵ ناکە چەند ماڵان سۆتاینە و ژنێک بریندارە و مەڕ و ماڵاتێکی زۆری کوشتێ و بەگەوەوی بەڕاستی مەحاوانەوە لەو گوندەی نابیت. ئەوڕۆ سعات 5 بەیانی لە ناو مێشان بووین ئێران قەسفی ئەو ماڵانەی کردو خڕ مێشەوانەکان ساحب عیوانەکان کە برینداریش ئێستا کە هەیە ئەو ساحب بێستانانە یەک نەفەریان نەمە هەموو بڵاوبووین من ئەو خەڵکەیدا ئێستا ئەو مەڕە هەموو یعنی بەرتو براوە ئەو ماڵان هەموو پەرتو براوبووینە ئەو مێشەوانە ئەو ساحب بیستانانە نەفەرێکیان نەما بە ساغی ئێستا هەموو کەلکۆمە کەسەکە براگای لە برایە لەوێندە. ئەو ناوچانەی ئەمڕۆ لەلایەن تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران تۆپباران کران بە بیانووی بوونی بارەگا و پێگەی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران سنووری گوندەکانی گوندەژۆر گەلەژێر ناوچەکانی ناوجیزان و سۆرک و دینۆ و کونەڕێ و پردی مەزرێ و قەبرۆکان و کانی سۆرک و خڕەبەرد و گورد و گۆ بوون لە سنووری قەزای چۆمان. ساڵانە ئەو بردومانانە دەکرێت ئەمەش زیان بەو کۆچەریانە و بەو جوتیارانە دەگەێنێت کە لەسەر سنوور سەرقاڵی کاری ڕۆژانەی خۆیانن سەرقاری لەوەڕانی مەڕووماڵات ئێمەش تیمەکانی تەندروستی و تیمەکانی ترمان سەرقاڵی هاوکاریکردن و لە هەر پێشهاتێکیش ئێمە ئامادەینە بۆ ئەوەی هاوکاری هاونیشتیمانیان بکەین. ماوەی چەند ساڵێکە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بە بیانووی جیاجیا لەلایەن هەردوو وڵاتی دراوسێ تورکیا و ئێران لە ڕێگای فڕۆکە زەنجەکانیان و تۆپخانەکانیان خەڵکی سڤیل و مەدەنی و گونشین دەکەنە ئامانج و شەهید و برینداریان دەکەن لە سەرزێری خۆیان ئاوارە و دەربەدەر دەبن و زیانی گیانی و ماڵیان پێدەگات وێڕای دروستکردنی ترس و دڵەڕاوچێ. ماوەی چەندان ساڵە فڕۆکە زەنجەکانی سوپای تورکیا و تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران بردومانی گوند و ئاواییەکانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان دەکەن. حکوومەتی هەرێمی کوردستانیش تەواو بێدەنگە لە ئاست ئەو بردومان و تۆپبارانەی دەکرێتە سەر ناوچە سنووریەکان و گونشینانی ئەو ناوچانە. عوسمان کورد سات نیوز ناوچە سنووریەکانی باڵەکایەتی.